بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژە بەسەر گیانی پاچی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان، ئێمە لە زنجیرە باسەکەی خۆمان ڕێگای گەیشتن، ئێستا دێینە سەر قۆناغێکی نوێ لە بابەتی سەیر و سلووک و تەزکیەدا. ئەویست باسی قەلبە. خۆشەویستانم، هەموو ئیشیمە لەسەر قەلبە. هەر ئەگەر ئەو قەلبە دروست و ساغ بوو، هەر ئەو قەلبەیە ڕێدەگری و دەڕوا و دەگاتە مەقامی نێزیکی لەخوا، و دەگاتە مەقامی مشاهەدا، و دەگاتە مەقامی ئیحسان. بەڵام خوا نەخواستە ئەگەر ئەو قەلبە نەخۆش بوو یان خوا نەخواستە مرد بوو، بەڕاستی لە جێ خۆ دەبینێتەوە. ئەو هەموو خەڵات و ئەو هەموو عەتا و ئەو هەموو فیوزاتی ئیلاهیەت هەر هەموو دەقیزەتی هەمووی، کەواتە دەبێ ئێمە زۆر جوان لە دڵحاڵی بین. إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. بەڕاستی هەم گوێ، هەم چاو، هەم دڵ ئەوانە لێپرسینەوەیان لەگە دەکرێتن. دەی بابین بزانین ئەم قەلبە چییە؟ طبعا قەلب عاسیمەی دەوڵەتی ئینسانە. هەر کاتێک عاسیمە ئاوەدان بوو، ئەمن و ئەمانی لێ بوو، لە خۆشیدا بوو، باقی وڵاتەکانی تری دەورە و پشتی عاسیمەی شارەکانی دەورە و پشتی عاسیمەی لەو پەڕی خۆشی و ڕەفاهیەت دەبن. بەڵام خۆ نەخواستە کە عاسیمە ئاشوب و ئاژاوە و ناڕەحەتی و بێسەر و بەری تێدا بوو، باقی شارەکانی تر لە عاسیمەی خراپتر. جا بۆیە کۆنتۆڕۆڵکردنی عاسیمەی زۆر گرینگە بۆ کۆنتۆڕۆڵکردنی هەموو شارەکان. کۆنتڕۆڵکردنی دڵی ئینسانی کۆنتڕۆڵی هەموو جسمی ئینسانیە. بەڵام خوا نەخواستە ئەگەر بێت و ئەو قەلبە کۆنتڕۆڵ نەکرێ، بەخوای جسم و ئەندامەکانی کەش کۆنتڕۆڵ ناکرێن. بۆیە پێغەمبەرمان نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم فەرموویتی: ئەلا ئین فی الجەسەد مضغە. بزانن، ئاگدار بن، لە ناو لاشەماندا پارچە گۆشتێک هەیە. إذا صلحت صلح الجسد كله، وإذا فسدت فسد الجسد كله، ألا وهي القلب. أفرمي پیغمبرمان صلى الله عليه وسلم دەفەرمی ئەم پارچە گۆشتە ئەگە صالح بوو، ئەگە پاک بوو، ئەگە ڕێک بوو، ئەگە ساغ بوو، ئەگە دروست بوو، ئەگەر سەلیم بوو، ئەوە هەموو باقی ئەندامەکانی ئەو ئینسانی ساغ و دروست و پاک دەبن. وإذا فسدت، أما أجا فاسد بو، أجا بيسرو بربو، أجا برد جناح بو، أجا الشيطان نفسه هوادا جريان كردبو، فسد الجسد كله. حمو باقي عندما كان يتلي فاسد نبي لقروا التابعي قلبك ايتي كواتا براستي. ألا وهي القلب. أم قلبه زور جرينجا براستي إما بين بيناسين وزوان ورد ببينوا سونك قلب سيزورة. قلب سيزورة. قلبي سليم من هي، قلبي مريض مان هەیە، قلبي ميت مان هەیە. دڵێکمان هەیە ساغ و دروست و زندوو، دڵێکمان هەیە نەخۆش و سیس بەڵام نەمردووە، دڵێکیشمان هەیە مردوو. جا بابین علامەتەکانی دڵی سەلیم بڵێین، بۆی ڕێک دەزانی عەکسی ئەو علامەتانە نیشانەی قەلبی مردووە، نیشانەی دڵی مردووە. زۆر گرینگە ئەتوو ئازیزانی من، بەڕاستی ئەتوو حاڵی بی لە قەلبی خۆت. ئایا ئەو قەلبەی کە لە ناو ئەو لاشەتدایە چ زۆرە قەلبێکە؟ قەلبێکە سەلیمە، دروستە، تەواوە، مطمئینە، مخبیتەیە، مطمئینەیە، چ دڵێکە؟ یان دڵێکی نەخۆشی سیسی لاواز، یان دڵێکی مردوو کە حەیاتی تێدا نییە.
زابوي يكمين شد لقلبي سليم دست بيدك. طبعا قلبي سليم بيش هموش تقبلين لروج قيامت اگر اتو بقلبي سليم ني خزمت خواي قورة خوا اتو قبولنا دبرتسي سونك خواي قورة لدنيا دا كاتك امي دروس كردو او قلبي بايما بخشي قلبي ايما باكو بيقردو يغلو غشو عقدو بغزو قناحي بيلك رابو طلعتي صافو بيقردي داتو او دلا بقناح ويران ما انكرت بحسودي وبكبر وبعجب وبوانا ويران ما انكرت كواتا ام دلا اگر بباشي نيديتو خوا فريدة ذات جهنم يوم لا ينفع مال ولا بنون الا من اتى الله بقلب سليم روجك داديك قيامته هز مالو من دالو هيش تبك الكنايه مگر بدليشي باكو بيقردو سليم بتسي خصمت خواي قورا براسي دبي اقدار به لهم كوا قلبك الصاغ ودروس باك بكي ثمك شريتو لدى قلبك عزيزانم ام قلبه دوك الشريتان للسري ملائكة كان خواي وشياطين نفس هواش ام دوانا لسا قلبي شرع شيء او بقريتن تحكم بهم انسان كيدك زابوي براسي دبي مبزان آية او قلبه شي حكمي دكا آية خواو پیغمبر و ملائكة كان حكمي دا كان اوان ظالن بسري دا يان شيطان وهوا ونفسي بوغنم اوان ظالن بس دل مداو وحكمتي وحكمي اوهم مملكتي انساني دك بو ناسيني علامة كاني قلبي دروس قلبي سليم زور قننقة علامتي شبرد طبعا قلبي سليم او قلبي كدورة لهمو شهوتك وشبهاتك او قلبي كدورة كباكة كبيقردة لهمو شهواتك لهمو شبهاتك او زور ميمة براسي دبي دلي خومان ببارزين لهمو شهواتك هرتي شهوتي خرابة هرتي شهوة زورة شهوتي افرتها شهوتي مالها شهوتي دصلاتها شهوتي قوريها شهوتي الظلم هي شهوتي خواردن هي شهوتي حبزول نوع الشهوة هي شهوة واتي نقي الشهوة هروية كاتو برامبر آفرتي شهوة تبينا هي برامبر دصلات برامبر كرسي شهوتي الشيء طبيعة دقاتا كرسي همش تشي نامردنا ما قول دك هدا بقاتا كرسي هي شهوتي مالي هي همو حرامك انزام ددا همو معاملة الربا دك هدا دقاتا شهوتي او خواردن و شهوتي بدسين عن رزقي هي شهوتي افرتي هي يعني ناتواني برامبر هيز افرتي خوي راقري كواتا شهوة زورن عزيزاني كواتا امدليتو باكو بيقردو دورة لهم شهوتك كتوشي قناحو بيسلو بريبكا امدليتو دورة لهم شبهاتك او دليتو خوايشي تاكو تنا اناسي ازاني خوايشي تاكو تنهاي بيشاركوها والله قادر ومقتدر بصر همش تقدا واو خاوني همو ناويشي زوانو دورة لهمو صفاتشي ناريكو ناشرين برامبر قوي بزانا براسي دبيتو دور بي لهمو شبهاتك دور بي لشبهاتي برامبر خوا برامبر پیغمبري خوا برامبر اسلام برامبر قرآن دبي امانة دور بي او زبراستي اتو ك صاحبي قلبيشي الريكو بيشي طبعا دوايا ديم يعني الصفات كان هم قلبي سليم مش بعضكم دوم قلبي ميت سبحان الله قلبي ميت او قلبي كاصلا حياتي تدانيه نوري ايماني تدانيه خوفي خواي قوري تدانيه هر اصلا تنسي خواي قوري تدانيه قلبك هز احساسي نيه بقناح هز احساسي نيه بظلم هز احساسي نيه بحرام هز احساسي نيه بظلم مستم هز احساسي نيه هز يعني ظلم دكا بي اسايه وزاني حقي خوي دعوه دكا صدلق مي حرام وناني حرام دخوا ودزاني كاسبي دكا صدم لي هزار كسي دشيني ودزاني لو خويش دجيتن لو رفاهيتي خوي دجيتن سبحان الله اصلا احساسي نيه برامبر قوري وعظمتي خوي قوره بيز قال اواش امد الله مردوها بربر
شبهات بەرامبەر خوا، بەرامبەر پێغەمبەری خوا، بەرامبەر ئیسلام، بەرامبەر قیامەت، بەرامبەر قورئان، ئەوە پڕی شبهاتە. سبحان الله، ئەو دڵە مردووە کە هیچ خێری تێدا نییە و ئەسڵەن ئەم دڵە شەیتان و نەفس و هەوا حکمی دەکەن، بە کەیفی خۆیان دەیبەن و دەیجێرن و بەولا و بەولای دادەدەن بە کەیفی خۆیان. ئەسڵەن ئەو ئینسانە هەر عەقڵیشی لەسەر نەماوە، لەبەرەوەی بەڕاستی شەیاطین و شبهات و شەهەوات و نەفس و هەوا وەی ئەو دڵە کۆنتڕۆل کردووە، ئیتر ئەو ئینسانەی بە کەیفی خۆی تووشی گوناح و بە هەموو گوناحەشی دادەدات. سبحان الله، ئەتوەرە حسی گوناحت نەمابی، حسی زوڵمت نەمابی، حسی زک پێسووتانت نەمابی، حس و ئێشی ژانی خەڵکت لە دڵ نەمابی، هیچ ئیحساس نەکەی. ئەتوو بەس هەبی، بەس ئەتوو هەبی بخۆی با خەڵک ئومەتی محەممەد لە برسان بمری جێت لێ نییە. ئەوە نمونی ئیحساسە، ئیحساس بە ئازارەکانی خەڵکت نەماوە. سبحان الله، لە خۆی لە دیار سپلیتی ئەگە خەڵک بکورێ بەو هاوینەی لە گەرمای جێ لێ نییە، مهم ئەو لە ئارامی و لە خۆشیدایە. ئەو هەموو خەڵکە لە بێمەعاشی بووم بێموچەی دەناڵێنی، ئەو چکە بەخۆی پارەی زۆرەوە هەبوون هەجێ دێنێ تەقەی سەری دێ، یان بەخۆی چکۆ نانی ئەو شۆ هەیە، نانی ئەو ڕۆ پێی مێم نییە ئەو زیرانەی لە برسان هاوار دەکەیان لە برسان هاوار ناکە. سبحان الله، دەست دەبا لە هەموو حرامێک، دەست دەبا لە بۆ هەموو زوڵمێک، دەست دەبا لە بۆ هەموو شەهوەتێک، دەست دەبا لە بۆ هەموو بێسەر و بەریەک. ئەم دڵە مردووە، تۆ ئیحساسی تێدا نماوە، تۆ ژیانی تێدا نماوە. سبحان الله، قەلبێکی کردمان هەیە کە قەلبی نەخۆشە. ئازیزان، زۆر بەمان بەڕاستی قەلبمان نەخۆشە، نە لە قەلبی ساغەکەین، نە لە قەلبی مردووەکەین، بەڵام دڵی ئێمە نەخۆشە، حیاتیشی تێدایە و مەماتیشی تێدایە. یعنی چۆن حیاتی تێدایە، وەڵی نوێژێ دەکەین، وەڵا ڕۆژی دەگرین، وەڵا خواشمان خۆش دەوێ، بەس لەگەڵ ئەوەش وەڵی گوناحیش دەکەین، وەڵا نەزەریش دەکەین، وەڵا بیت بوختان و درۆژ دەکەین، وەڵا نانی حرامیش دەخۆین، وەڵی زۆڵمیش لە خەڵکی دەکەین. بەڵام دوایە بەخەبەر دێن، پەشمان دەبینەوە، هەر دەستین تۆبە دەکەین، دەگەڕێنەوە، بەڵام دویسان شەیتان هەرمان دەخەرێنتەوە، شەیتان گوناحەکانمان لە پێساوی جوان دەکا، وەزەیەنە لەهم الشەیطان ئەعمالەهم، شەهەوات و شبوهاتەکان لە پێساومان خۆش دەبی، گوناحەکانمان لە پێساو بەلەزەت دەبی، ئیتر ئەو دڵت دووبارە بە دوو شەیتان دەکەوی و دووبارە دەست بە نەخۆشی دەکاتەوە، کەواتە دڵی تو لەو بینە بینەدایە. زار بەزار مەلائکەتی خوا حکمی لەسەر دەکەن، زار بەزاری شەیاطین و نەفس و هەوا و شەیطان سبحان الله حکمی لەسەر دەکەن. سبحان الله، ئەگەر ملاحەزە بفرمون زۆر بەمان ئەو دڵەمان هەیە، زۆر بەمان ئەو دڵەمان هەیە. طبعاً ئەو دڵەیمان بەڕاستی پێویستی بە عیلاجە، مادام نەخۆشە دەبی تەشخیصی بکەین، دەبی بە جوانی بزانین ئایا ئەو شەهەواتانە چییە کە ئەو گەماروی ئەو دڵی ئێمە دایە نەخۆشی خستیە. ئایا شەهەواتی جنسە؟ ئایا شەهەواتی دەسەڵاتە، کورسیە، بەرزبوونەوەیە؟ ئایا شەهەواتی دنیاە؟ ئایا شەهەواتی پارە و پوڵە؟ ئایا شەهەواتی نانە؟ هەرچی ئەو شەهەواتە چێ وا ئەتوی کۆنتڕۆل کردە و پاشان دێن لە شوبوهاتەکانیش دەگەڕێ. ئایا ئەو شوبوهاتانە چەند وایان لێ کردووە کە ئەتوو قیامەت لەبیر بستەوە، کەوا خوای گەورەت لەبیر بستەوە، کەوا حەشر و حسابە لەبیر بستەوە، کە میزان و سیراتە لەبیر بستەوە، کە لیقای خوا و پێغەمبەری خوا لەبیر بستەوە. بەڕاستی دەبێ زۆر بە وریایی ئێمە بین ئەگەر بمانەوێ عیلاجی دڵەکانی خۆمان بکەین، ئاوا بە تەشخیصی دەکەین. ئێستا ئەمە کە دەچینە خەسەخانەی دڵ ڕەبی خوای گەورە هەمومان بپارێزێ لە هەموو خەسەخانەکی دەنن کاکە جارێ بڕۆن ئەوە چی بکەن، ئیکۆیەکی لۆ بکەن، کابرا زراوی دەسی کاکە ئیکۆ فەحسی دڵە، خۆ شەبەکە و باڵۆن نیە لێوا زراوت چووە، کو ئەمە کە سنگم بێشی پشتم بێشی دکتۆر دێ سەماعەم لەسەر پشت و سنجی دادەنی، عینەن دڵیش بە ئیکۆ فەحەس دەکرێت. کاکە دەبا ئەمە ئیکۆیەکی دڵی خۆمان بکەین لە خەسەخانەی دڵ نا، لە خەسەخانەی قورئان لەوێندەن ئیکۆیەکی دڵی خۆمان بکەین. دەبا دابنیشین ئیکۆیەکی دڵمان بکەین، بزانێت ئایا ئەو دڵەمان بە چی وێران بوو ئازیزانم، چ غالب بووە لەسەری؟ ئایا شەهەواتی جنسە؟ شەهەواتی ئافرەتە؟ شەهەواتی حوبی دنیایە؟ ئایا شەهەواتی حوبی خواردن و خواردنەوە و پارە کۆکردنەوەیە؟ شەهەواتی دەسەڵاتە؟ شەهەواتی شادەیە؟ چی ئێمەی وە لێ کردووە؟ چی وەی لێ کردووە ئێمە ئەوە یەکسیری شەیاطین و نەفس و هەوای خۆمان بین؟
ئای چ شوبهاتێک لە ناو دڵمان وەی کردووە کا من بەڕاستی یەقینم نەمینێ بە قیامەت، یەقینم نەمینێ بەخوا، یەقینم نەمینێ بە محەممەد المستەفای صلی الله عليه وسلم. ئەو شوبهاتانە دەبێ حەل بکرێ. کاتێک کە ئینسان بەڕاستی ئیکۆیەکی قەلبی خۆی کرد، هەموو عەیب و ئارەکانی قەلبی لۆ بەدیار دەکەوی. ئازیزانم، ئەمە ئیشی تەزکیەیە. ئێمە دەین عیلاجی دڵی خۆمان دەکەین. ئێمە دەین ئەو نەخۆشیانی کە تووشی دڵمان بووە هەر هەموو نەخۆشیەکان عیلاج دەکەین. تا ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو کۆمەڵێک مواسەفاتی دڵ باس دەکەین، دڵی دروست، بۆ ئەوەی ئەگەر ئەو مواسەفاتەمان تێدا بوو لە ناو دڵمان، ئەلحەمدوللا کەواتە بەشێک لە ژیان، بەشێک لە حەیات، بەشێک لە سەلامەتی، بەشێک لە ئیطمئنان، بەشێک لە حەرەکە و حەیاتی لە ناو قەلبمان ماوە. بەڵام خوا نەخواسە ئەگە سیفاتی کانی کە دەخینەوە دڵی زند و سەلیم کە تێیدا نەبوو، دەبی ئەتوو بگەڕێ ئەو سیفاتانە لە خۆت بینەزێ تاکو بتوانی بەڕاستی دڵێکی سەلیم لە خۆت بینەزێ. چونکە ئەگەر دڵت سەلیم بوو، ئەو وەختی هەست بە بەرەکەتی خوای گەورە دەکەی، ئەو وەختی هەست بە ناسینی خوای گەورە دەکەی، ئەو وەختی تام و لەزەت لە ناسینی خوا و لە دوعا و لە عیبادەتەکان دەکەی. تاکو دیدار بەخوای گەورە تا دەسپێرم. سەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه.